سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست. خودای گەورە ئاژەڵی دروست کردووە و تایبەتی کردووە و هێندێکیانی تایبەت کردووە بەسەر هێندێکی تردا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی کە لەشێر بانگ دەدات و گوێدرێژ ئەزەڕێنێ کاتێک شەیتان دەبینێ، بەڵام هەمیشە پرسیارێکمان لا دروست دەبێت. ئەمڕۆ وەڵامی ئەو پرسیارە دەدەینەوە. ئەویش بۆچی کاتێک سەگ گوێی لە بانگ دەبێت دەوەڕێ؟ ئایا شەیتان دەبینێ یان لە خودی خۆی شەیتان هەیە؟ خدای خاوەن شکۆپایە ئەو ئاژەڵانەی دروست کردووە بۆ ئەوەی بیپەرستن، هەر بۆیەش لەگەڵمان بن بۆ ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بە لایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکە ساڵاک بکەن. فەرموون ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. پێغەمبەرمان درودی خوای لێبێ ئەمری پێمان کردووە بپەنا بەخواگرتن لە کاتی بیستنی وەڕینی سەگ و لە کاتی زەڕینی گوێدرێژ، لەبەر ئەوەی ئەوە دەبینن کە ئێمە نایبینین. دەربارەی پێغەمبەر درودی خوای لێبێ ئەگەر شەوان گوێتان لە وەڕینی سەگ یان زەڕینی گوێدرێژ بوو پەنا بەخوا بگرن، چونکە ئەوەی نایبینن ئەوان دەیبینن. ئینجا جنیان شەیتان بێت، ئەوان بەوە تایبەت کراون بە دەر لە ئێوە ئەی بەنی ئادەم. شەیتان ڕادەکات لە کاتی بیستنی بانگ و هەستی هەیە بەرامبەر ترس. دەربارەی ئەوی هوڕەیرا کە دەڵێ گوێم لە پێغەمبەر درودی خوای لێبێ بوو دەیوت کە بانگ درا بۆ نوێژکردن پشتی تێدەکات و دەستەکات بە بابەردان هەتا گوێی لە بانگەکە نەبێت، کە بانگەکە تەواو بوو دەگەڕێتەوە شوێنەکەی. تەنانەت کە هەڵدەستن بۆ نوێژکردن ڕادەکات کە نوێژەکە تەواو دەبێت دەگەڕێتەوە و دەکەوێتە نێوان کەسەکە و خودی کەسەکە خۆی وەسوەسەی بۆ دروست دەکات و پێی دەڵێ ئەمە بکە و ئەوە بکە، کە لەوە پێش هیچی لەبیر نەبوو. تەنانەت گومڕای دەکات و سەری لێ دەشێوێنێ و وا دەکات کە کەسەکە نازانێت چەند ڕکاتی کردووە. شەیتان ڕقی لە دەنگی بانگە و لێی دەترسێ. ئەگەر گوێی لێبێت ئەوە ڕادەکات و سەگ دەوەڕێ. وەڕینی سەگ دەلالەت لەوە دەکات کە شەیتان دەبینێت و ڕادەکات و دەشێت سەگ خۆی شەیتان بێت، چونکە خۆی بە هەموو زۆرێک لە زیندەوەرەکان دەردەخات. لە سەحیحی موسلیمدا پێغەمبەر درودی خوای لێبێت دەفەرمووێ سەگی ڕەش شەیتانە، سەگی ڕەش شەیتانی سەگەکانە. خۆی بە زۆر شت نیشان دەدات و هەروەها پشیلەی ڕەشیش بە هەمان شێوە، چونکە ڕەش کۆکراوەی هێزی شەیتانە زیاتر لە هەر ڕەنگێکی تر و هێزی گەرمیتیایە. سەگی ڕەش خراپترین زۆری سەگە و سوودی کەمە. هەر کاتێ سەگ بوەڕێ لە کاتی بانگدا یان هەر کاتێتر بێ ئەکرێ ئەوەی نەمان بینی بێ ئەو بینی بێتی. پەنا بەخۆی خاوەن شکۆپایە بگرین لە شەیتان. بۆیە پێغەمبەرمان درودی خوای لێبێت کوشتنی سەگی نەزۆکی حەڵال کردووە. و عەبدوڵڵای کوڕی مەغفر دەڵێ پێغەمبەر درودی خوای لێبێ فەرمانی کردووە بە کوشتنی سەگە نەزۆکەکان، وتراچی حەقیان بەسەریەوە هەیە بۆ ئایکوژن و کوشتنی سەگی نەزۆک ئازاری خەڵک دەدات و زەرەریان پێ ئەگەیەنێ لە خۆیان و ماڵیان. ئەمر دەکرێت بە کوشتنیان لەبەر ئەوەی ئازار بەخشە بێ ئەوەی هیچ سوودێکیان هەبێ وەک گورگوان. ئەگەر زەرەری نەبوو کوشتنی حەڵاڵ نییە. بیرڕایەک هەیە دەڵێ وەڕینی سەگ لە کاتی بانگدا دەکرێت تەسبیحاتی خودا بکات. لە کتێبی قورئانی پیرۆزدا هاتووە خودای گەورە دەفەرمووێ هەموو بوونەوەرەکان خودا پەرستی دەکەن و تەسبیحاتی دەکەن، بەڵام نازانین ئەو خودا پەرستنە چۆنە و چۆن نییە، لەبەر ئەوەی بە جیاواز لە زمانی ئێوەیە. بەگشتی لە گیاندار و بێگیانەکان و ڕووەکەکان دەبێ باوەڕی بەوە بێت کە ئەم سەگانە تەسبیحاتی خودا دەکەن. دەکرێت وەڕینەکەی تەسبیحاتکردنەکە بێ، بەڵامی هیچ بەڵگەیەکمان لەسەری نییە. ئێمە ناتوانین و جایز نییە بۆمان کەلەی بدەین لەسەر ئەم وەڕینە. بیرکردنەوەیەکی تر هەیە کە دەڵێ وەڕینی سەگ لە کاتی بانگدا و لێکی دەداتەوە کە لە دەنگی بەرز دەترسێ گوێیەکانی ئازار دەدات
و بێدەنگ نابێت تا کۆتایی بە دەنگەکە دێت. بەڵام لێرەدا پرسیارێک هەیە کە هەمیشە بیری لێ دەکرێتەوە کە وارینی سەگ دەلیلێکە بۆ ئەوەی کە فریشتەی ڕوحکێشانی بینیوە کە یەکێک لە دانیشتووی ئەو شوێنە دەمرێ. بەڵام وەڵامەکە ئەوەیە کە پشتڕاست نەکراوەتەوە نە لە قورئان و سونەتدا. ئەوەی گوێی لە وەڕینی سەگیان زەڕینی گوێ درێژ بوو ئەوە بە پەنا بەخوا بگری لە شەیتان ئەوە دەبینێ کە نایبینن. لە حەدیسێکی تردا دەڵێ ئەگەر گوێتان لە کەڵە شێر بوو بانگ بدات ئەوە داوای بەخشین و چاکە لە خوددا بکەن ئەو لەو کاتەدا فریشتە دەبینێ. و ئەگەر گوێتان لە زەڕینی گوێ درێژ بوو مەگەر شەیتانی بینێ بێت یان شەیتان بێت و خۆی وەک گوێ درێژێک نیشان بدات. ئەگەر ئەوە بوو ئەوە پەنا بەخوا بگرێت لە شەیتان و سەڵاوات لەسەر پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لێ بدە. پەنا بەخوا دەگرم لە شەیتان و خوای گەورە خۆی زاناترە لە هەموو شتێ. بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە چاڵاک بکەن. و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە. و دووبارە سپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.